بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون بنوي خواي بخشندو مهربان من عمران أمير خوشحالم لاڵقەیەکی نوێ و بەرنامەیەکی نوێی بەفەڕ تایبەت بە ڕۆژی هەینی و گەورە و بەرەکەت و فەڕی ڕۆژی هەینی بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستانم هەروەکو ئێوە ئاگادارن و مسلمانان ئاگادارن کە پێغمبەری خوا کۆمەڵێ حەدیث و خوای گەورە لە چەندین ئاەتە باسی گەورەی و فەڕ و بەرەکەتی ڕۆژی هەینی دەکات. بۆی ئەمڕۆ من لە یەکێک لە مزگەوتەکانم و دەمهەوێ چەند حەدیثێک و چەند ئاەتێک لە بەرنامەی بەفەڕ بەبیر خۆم و ئێوەی خۆشەویست و تەواوی مسلمانان بێنمەوە. خۆشەویستانم پێغمبەری خوا زۆر گرنگی بە ڕۆژی هەینی داوە و لە فەرمایشتێکی دا و لە پێغمبەری خوا لە فەرمودەیەکیدا دەفەرمێت کۆتایی بە دنیا نایەت ئیلا لە ڕۆژی جومعەدا نەبێت. بۆیە مسلمانان لە شەوی پێنجشەم لەسەر هەینی زۆر زیکری خوای پەروەردیگار دەکەن، زۆر سەڵاوات لێ دەدەن. پێغمبەری خوا ئاگادارمان دەکاتەوە زۆر سەڵاوات لێ بدەن چونکە دەکرێت ئەم جومعەیە کۆتا جومعەمان بێت لەسەر زەوی. بۆی پێغمبەری خوا لەم فەرمودەیە بەبیرمان دێنێتەوە دەڵێ کۆتایی بە دنیا نایەت و ڕۆژی ئاخیرەت نایە ئیلا لە ڕۆژی جومعەدا نەبێت. بۆیە ئێمە ئەبێت گرنگیەکی زیاتر و لە ڕۆژەکانی تر و گرنگیەکی گەورەتر بە ڕۆژی جومعە بدەین، هەروەکو پێغمبەری خوش گرنگیەکی زۆر زیاتری پێداوە و چەندین حەدیث و چەندین فەرمودەی لەسەر ڕۆژی جومعەدا هەیە. من دەچمە نێو مزگەوتەکە و بزانین ئاخۆ مسلمانانی شاری هەولێر و مسلمانانی هەرێمی کوردستان چەند گرنگی بەم ڕۆژەیە دەدەن و لەوێوە حەدیثێکی تر فەرمودەیەکی تر فەرمایشتێکی تری پێغمبەری خوا بەبیرە خۆمان دێنینەوە. با بچین بۆ ناو مزگەوتەکە و بزانین کەی لێ و لەوێوە تەوەری خۆمان و بەرنامەی ئەم جارەتان پێ دەڵێم و لە نوێش خوێنان کۆمەڵی پرسیار و کۆمەڵێ تاوتوێی دەربارەی گەورەی و فەڕی ڕۆژی جومعە دەکەین. فەرموون لەگەڵمان بمێننەوە. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. روج كبير المباركة يعني محاولة أكم زو هستمو زوج قالوا مسقفتي به. بعام شو روج زمان كومرك أعدابه بكو بيغمر فرمي صلاة خوش وشتن خونينو كردن بوني خوش لخودان زلو برجي خابين خو خاين كرنوا وخويندني سورة كهف. من اللهو ومن التجارة والله خير الرازقين. يا أيها الذين برای من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی جمعە هەست بە دڵخۆشەش زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت. ڕۆژی جمعە لەلای من وەکو جێژنە حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی، بەڵام کە دێم 6-7 کەسی لێیە جار وەیە حەسوودیان پێ دەبم، حەزم لێ پێشەوانیش بێم. واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ئەزیزانم ئێستا لە یەکێک لە مزگەوتەکانی لە شاری هەولێر لە مزگەوتی حوزەیرین و دەمهەیە بچمە لای مامۆسای ئەو مزگەوتەیان ئیمام خەتیبی ئەو مزگەوتەیە بزانین خۆ خەڵکی ئەو مزگەوتە مامۆسا چ کاتێک زیاتر دێن بۆ مزگەوت و تا چەند گرنگی بە ڕۆژی جومعە دەدەن. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا بخيرات انتان ذاكم والله طبعا مزگەفتەکە ئاوادانە لەو جمعە و جەماعات بە تایبەتی ڕۆژانی جمعە خەڵک زوودی الحمد لله لە ئافرەتان و لە پیاوان لە سەعاتی یەکەم وانەدا بەشدار دەکەن. مامۆسا ئەو خەڵکەی زیاتر کە زوو دێت زیاتر لە چ تەمەنێکن، ینی تەمەنی گەنجن تەمەنی پیرن؟
والله طبعا لهردو ڕێگەزنێر و تێدا دومین لە اختیاری تێدایە گەنجی تێدایە مەسەلەن منداری تێدایە الحەمدوللا دێن لە هەموو نەوەش تێدایە چەند حەدیسێکمان هەیە باسی هاتنە زووی مزگەوت دەکا یەکێک لەو حەدیسانە ئاماژەمان بۆ پێ بدەی یان ئەوەی کە زوو بێتە مزگەوت چ خێرێکی یەگاتێ والله طبعا شەو ڕۆژی جمعە ڕێزێکی تایبەتی هەیە لە ئیسلامەتی گەورەترین شەو ڕۆژەکانی هەفتەی ئەو شەو ڕۆژی جمعەیە و پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئەوەی سەعاتی یەکەم بێ کە ئەنەما حوشتێک کردە قوربانی و خێر ئەوەی سەعاتی دوم بێ کە ئەنەما گایەک چێرێک ئەوەی سەعاتی کە ئەنەما بەرانێک کە ئەنەما مریشکێک ئەوەی کە ئەنەما هێلکێک کەوا ئەو حەدیسە بە پێی حەدیسەکەی بەوە دەردەکەوی ئەوەی کە وەجبەی یەکەم دێت تەقریبا ئێستا دەکە سەعات 10:30 لۆ 11 کە وەجبەی یەکەمە ئەوانە خێری گەورە دەبن کە ئەنەما حوشتێشتیان کردە خێر لۆ خوای گەورە بەو خێرە گەوران لە حیساب دەکە بەڵام بەعام شەو ڕۆژی جمعە کۆمەرێک ئادابی هەیە وەکو پێغەمبەر فەرمی صلی الله علیه و خۆشوشتن نینۆکردن بۆنی خۆش لە خۆدان جلو بەرجی خاوین خۆخایەنکردنەوە بە خوێندنی سوورەتی کەهف و هەروەها زۆر سەلاو لێدان لەسەر پێغەمبەری صلی الله علیه و سلم و ئینسان سنەتە ڕۆژانی جمعە خۆی بشوە کە دەشێتە مزگەوت بە پەیام بێتە مزگەوت ئەو حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەکە دەفەرمێ هەر کەسێک لە مایە دەست پێ بشوە خۆی بشواتن بێتە مزگەوتێ بە ذیکر و دوعاوە دەفەرمێ هەر شاقا و هەنگاوێک ڕادەنێ کە دێتە مزگەوتێک کە دەشتەوە لە هەر هەنگا و شاقاوەشی خوای گەورە عیبادەتی و خێری یەک سایلۆ دەنووسی چ عیبادەتێک کە ئەنەما شەو نوێژێکی بە ڕۆژ بە ڕۆژی بووە ئەوە بابەت بە دەردەکەوی کە ئەنەما یعنی بەڕاستی شەو ڕۆژی جمعە ڕێزێکی زۆر تایبەتی هەیە لە ئیسلامەتیدا هەلوێش پێغەمبەرە فەرمی صلی الله علیه و سلم فیه خولق ئادەم لەو ڕۆژەدا حەزرەتی ئادەم دروست کراوە لەلایەن خوای لەو ڕۆژێ وەفات کرد لەو ڕۆژی تەبەهات لەو ڕۆژە هاتە لەو ڕۆژە خوا تۆبەی لێ قبول کردیا و هەر کەسێکی لە شەو ڕۆژی جمعە وەفات بکە ئینسانی ئیماندار خوا ئەمین دەکە لە عەزاب زای ناو قەبر جالۆن بەڕاستی پێویستە ئێمە و ئاداب و سونەتانە زیندوی بکەینەوە و بە تایبەتی خوتبە زۆر مهمە یعنی من ڕێزم هەیە بەس خەڵکانێکی کاکە کە دێتە خوتبەی بەڕاستی ناگەتە نوێژە خوتبەکەش ئەگەر لە پاشی ڕکوعی دووەم لە پاش ڕکوعی دووەمی نوێژی خوتبە بگەی دەبێت چار ڕەکعاتێک بە کاملی بکەی کەوا بە خەڵکەکەی درانگ دێ بەڕاستی لۆیە خەڵک وا سنەتە زوو بێ تۆکو مامۆسایەکی ئاینی وەکو تار خوێنێک هەستێکی چۆنە هەیە کاتی جومعە دێ ینی هەزەکەی ڕۆژێکی جیاوازە لای تۆ والله بەتەکیدەوە بەدڵنیاییەوە یعنی لە پێنجشەمەکەیەوە هەز دەکەم شەو ڕۆژی جمعە کو جێژ نەدێتن یعنی لە ناخی ئینسانەوە حەز بە شتێکی خۆشی دەکا شەو ڕۆژ جمعە لای من ئەو هایە جەنزانم نە لە بەرەوەی کە من ئیمام و خەتیبم بەڵام ناوە لە هەر بەعامی شوایە ئینسان هەست پێ دەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو شەو ڕۆژ زۆر سەڵاوات لەسەر من لێ دەن جا حەدیثە چێ دەفەرمێ کە صحیح هەر کەسێک شەو ڕۆژی جمعە زۆر سەڵاوات لەسەر من لێ بدا خوای گەورە 100 ئیشی لۆ جێبەجێ کە هەفتای قیامەتێ 30 دنیایە تایبەتە بە شەو ڕۆژی جمعە جا بەڕاستی مهمە خەڵک ئەو ئادابە نەزیینی کاتەوە سوورەتی کاف و سەلاوات لێدان و خوتبەکردن و کە ئەو خوتبەی دەکەینی و سعادات دەنیشی خەڵک تەنگاو دەبی عەزای دەکە کاک کەفارەتی گوناحی هەتا هەفتەیەدا دێ 3 ڕۆژی زیاتر يعني ئەو خودبە گەورە و عەظیمە حتا مەلایکەتانی خوای گەورە لە پێش دەرگایەکانی مزگەوتی ڕاوەسەنە ئەوەی بێناوی دەنووسن هەر کاتێک کە خەتیب هات قەڵەم دەفتەرەکەی دادەنێن لۆی سونە دوایە خەڵک پێشی ئیمام و خەتیب بێتە ناو مزگەوتێ اعتکاف بکە ئەو ڕۆژەی لۆ خوای گەورە يعني چەند خۆشە دانیشتە قورئان دەخوێنی سەلاوات لێ ئەدا ذکر دەکا دوعا دەکا لەبەر خوای دەپارێتەوە يعني کۆمەڵێک ئاداب هەنە بەڕاستی دەبێت خەڵک ئەو ڕۆژانە يعني بە خۆشی و بە شادی زیندوی بکاتەوە دەتوانین بڵێن ڕۆژی جومعە فەرزێکە لە فەرزەکان بەڵام کۆمەڵی ئادابی هەیە گەر تۆ جێبەجێیەکی ئەم سونەتانە جێبەجێکی خێری دوو قات و بەڵکو چەند قات دەبێتەوە لەو خێر و پاداشتەی باشە مامۆستا خەڵکێکی زۆر دەبینین تاخیر دێنە مزگەوتەکان ینی لە کاتی مامۆستا لەسەر مینبەرەکان وەکە باسێ کرد یان جلوبەرگەکەیان وەکو پێویست نییە بۆ هاتنە ناو مزگەوت چی بۆ کەسانە دڵێ والله بەتەکید ئەوانە سنەت و ئادابی سنەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئادابی جمعەیان تەرک کردووە و ئەجر و پاداشی خێر و گەورەیان قەناعەت بکە هەندی هێلکەی چێشکەشیان ینی چۆلەکەیشیان بە ناکەوی لەبەرەوەی لۆیە پێویستە ئەوانە دەبی یعنی بە خۆدا بچنەوە گوێ لەو خۆتبێ ڕابگرن یعنی لەگەر مەلایکەتان تێک هەربوونەشەوە ڕۆژی جمعە بەڕاستی يعني كذي نامز جودا دانيش جوال خطيب رادق تون لقى ملائكة دانيش ملائكة إخوان رادن جوال خطيب رادقرن لو يخلق بيوست الزوبية بيت الصفية كان بيت النزيق محراب من بركة إمام مستاي وخلق دنجنك قصانك بس ملي خلشي دا بازنا دا يعني أوانا همول شو روج جمعة
و هەروەها یعنی ئینسان دەبی وەختەکانی دیش بەلەم بەتایبەتی شەو ڕۆژ جمعە دەبی ئەو ئادابانە جێبەجێ بکە ئەوانە بەڕاستی بێبەشن لەو هەموو ئەجر و پاداشە زۆرێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باز دەکە لە ئومەتەکەی کە هەیتی ئەوە خێری حشتر و خێری گا و خێری بەران و خێری مریشک و مەسەلەن یان ئەو هەموو ئەجر و پاداشە گەورەی توخوات و کابرێکە گەر زوونێ چ ئەدرەشی دەگاتیان ئەوەن دەگەر واز بکە لە سەلابچی بەڵام تو تەسەوڕ بکە ئەو حەدیسە دەبی ئەمە هەمومان لە مێشتی خۆماندا بنێن هەر شاقا و هەنگاوێک بنەی لۆ مزگەوت عیبادەتی سارێک کرد لۆ حیسابی ئەگە لە ماری خۆ لۆ مزگەوت سەد هەنگاو و شاقا بی یعنی عیبادەتی سەد سارت لۆ دەنووسێت تەنها بەچ بەو ڕۆژە جمعەی کە دێ خۆت بی لێ بەڕاستی دەبی هەمومان یعنی زۆر ئەو ئادابانە بە گرنگ وەگرین و زیندیان بکەینەوە. يا بخير من سرسر. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. تۆ جمعان چ کاتێک زیاتر دێیتە مزگەوت چەند پێش مامۆسا پێشوەی مامۆسا بچێتە سەر مینبەر؟ من هەمیشە هەموو ڕۆژی جمعان سعات 11 دێمە بۆ مزگەوت پێشی مەلا و پێشی یانەوە ئێستاکە دەبینی کە هێشتاکە کەس نەهاتووە بۆی دێم کە زوو ئەم قورئان دەخوێنم سوورە کەهفەکەی بە وا دەخوێنم کە نزیکی مەلابی. باشە هەستێکی چۆن هەیە کە ڕۆژی جمعە دێت پێت وایە ڕۆژێکی تایبەتە لای تۆ؟ لای من زۆر ڕۆژێکی تایبەتە کە دێم بۆ مزگەوت بە تایبەتی ڕۆژی جمعان ینی شتێکی وا دەدا بە ئینسانی کە بڵێم چۆن زۆر جیاواز لە ڕۆژەکانی دەن یان هەست بە خۆشێکی زۆرتر دەکەم تەمان ڕۆژی جمعانش نەوەعاتر وەکو ڕۆژەکانی تر نییە. باشە لەوانەیە جمعەک بۆت نەکرێ ئەو سونەتانە جێبەجێکی بەهۆی چەند عوزرێکەوە ئەو جمعەیەک هەزەکەی جیاوازە لەگەڵ ئەو جمعانەی کە سونەتەکانە تەطبیق کرد زۆر هەز دەکەم کە ئەو ڕۆژی کە جمعان ئەگەر سوتفەوی ینی زۆر ئەگەشی زەروری من نەبیتن مستحیلە بتوانم ڕۆژی جمعان لە دەستە خۆم دەم یعنی ئەگەر جمعاشم لە دەست بچی ینی وا دەزانم کە شتێکی زۆر شتمون کردووە لە بەرچای خۆم. باشە چی بۆ کەسانە دەڵێ کە تەنانەت نایەنە جمعە یان کە دێنیش زۆر تاخیر دێن یان کە دێن لە دواوە خەریکی قسەکردنێن هیچ ئادابەکانی جمعە سونەتەکانی جمعە جێبەجێ ناکەن؟ وەڵی هیوادارم ئەو کەسانە کە بەخۆیان دابچنەوە بە تایبەتی ڕۆژی جمعە کە ڕۆژێکی گرنگە ڕۆژی چوەیە کە دێ گوێ لە مزگەوت گوێ لە مامۆستا دەگیری کە پێویستە زووتر بێ کە هەر خۆشی مامۆستا زۆر جاران دەفەرمی دەری ئەو کەسانێک کە زوو دێن چۆن شتێکی مەسەن قوربانەکی دەکەی هەرێکی شتێکی بەردەکەی ئەوەی لە پێشەوەیە زۆر باشی بەردەکەوێت بەڵێ قوربانی دەکاتن کەەوە زۆری بەردەکەوێت سەفی دواتە دوات ئەوانە ئاخری کە دواتر خیانی خێرەی بچیان بەدەست دەکەوێت. ئەنی تۆ هەزەکەی جمعان پێش بڕکی ئەو خێرە گەورە دەکەیت بۆ زووتر دێت؟ زۆر هەر لەبەر ئەو خێرەی زیاتر زووتر دێم. ئەمژگاری چێ بۆ کەسانی تاخیر دێن؟ وڵی داوایە لێ دەکەم کە تاخیر نێنە مزگەوتەوە کە ڕۆژی زمان ڕۆژی چی ئیسراحەتە ڕۆژی هەیە نیە بەزەن کەس شتێکی وهای نییە دەتوانێت زووتر بەخۆی بێ بۆ مزگەوت. تۆ تقریبان ڕۆژانە ینی جمعان کاتێک ئامادە دەبی لە مزگەوت ینی سعات چەند تقریبان؟ سعات لەوانە دەونی و ئاها ئەنی تقریبان چەند پێشمەلە سعاتێکە نوێژەکە بەخۆش سعات 12 چی وای کردی ئاواز و ئامادەبی لەبەرچی ئاواز و ئامادە دەبیت؟ والله بەخۆ یعنی ئامادە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر یەک نەفەر هات لە ڕۆژی جمعە یەکەم سعات دەرێ کوکو یعنی حشتری قوربانی کرد. ئەتۆ لە بۆ ئەو حشترەیە دەیت واتە دەتەوێت خێری و قوربانی و حشترێت بگاتێ؟ بەڵێ. ڕۆژی جمعە چه هەستێک لۆ دروست دەکات؟ ڕۆژی جمعە ینی شتێکی تایبەتە لەکنەت و بالضبط أجي روج جمعة بخير في صلى الله عليه وسلم دري خير يوم طلعت فيه يوم الشمس يوم الجمعة يعني خير تنيني روجي بروج بسر داهتوا روجي جمعة أتولى كردي جمعة كزودية تمزيو زياتر تشي دكيت والله بخوم
قورآانی دەخوێنم دوعا دەکەم ئەوە دوعای لۆ هەو خەڵکە دەکەم خوا بمان پارێزێ لەو بەڵام مصیبەتە ئەوها. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ڕۆژێکی پیرۆز مبارەکە يعني محاولة أكم زو هستمو زوج بقام مسكفتي به. بەعام شەو ڕۆژی جمعە کۆمەرێک ئادابی هەیە وەکو پێغەمبەر فەرمێ سڵاتن خۆشوشتن خۆ نینۆکردن بۆنی خۆش لە خۆدان جلو بەرجی خاوین خۆخایەنکردنەوە بە خوێندنی سوورەتی کەهف. من اللهو ومن التجارة والله خير الرازقين. يا أيها الذين بەڕێی من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی جمعە حەز بە دڵخۆشەشی زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت. ڕۆژی جمعە لە لای من وەکو جێژنە حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی بەڵام کە دێم 6-7 کەسی لێیە جار وەیە حەسوودیان پێ دەبم حەزم لێ پێشەوانیش بێ. واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. تازە ئەبینم لە مزگەوتەوە خەریکی قورآن خوێندن بووی چ سوورەتێکە دەخوێن؟ وڵا سوورەتی کەهف ئینشاءالله هەر سبەینان زووتێن سوورەتی کەهف دەخوێنین خێرێکی گەورەی تێدایە. باشە ڕۆژی جومعە چی دەگەێنێ لای تۆ کاتی ڕۆژی جومعە دێ هەستێکی چۆنت هەیە هەزەکەی جیاوازە لە ڕۆژەکانی تر بۆ تۆ؟ ڕۆژی جومعە ڕۆژی تایبەتە ئینشاءالله ڕۆژی خێر و بەرەکەتە سبەینان زوو بینە مزگەفتی قورآانی بخوێنین سوورەتی کەهف و ئەتۆ سونەتەکانی جومعە تا چەند تەطبیق دەکەی خوێنی سوورەتی کەهف و خۆشوشتن و لەبەرکردنی جلوبەرگێکی جوان کۆمەڵی سونەت هەیە تۆ گرنگی بەم سونەتانە دەی لە ڕۆژی جومعە پێدەن ئینشاءالله هەموو سونەتەکان و سبەینان زوو تێین و هەڵەوەی خێرێکی گەورەیە. چەند کات پێش مەلادی واتە پێش ئیمام و خەتیب بچێتە سەر خودبەکە و سعات 11 دەونیوە 11 ئەو دەورانە تێن ئینشاءالله کە خێری زۆرە. باش ئەو ڕۆژانەی کە تاخیر دێ مزگەوت ئاوا بۆت ناکرێ عوزرێکت هەیە تاخیر دەبێت سونەتەکان جێبەجێ ناکی هەزەکەی دڵت تونترەیان هەز بە نەقسێک دەکەی لەو ڕۆژانە؟ بەتاکید حەز بە نەقس دەکەم بەس تا پێم دەکرێت زووتێم ینی ینی کاتی خۆمەوە دەکەم کە زوو بێم ئیشەکەی دی تازیل دەکەم تاخیر دەکەم زوو بێمە مزگەفتی ئەو خێری لە خۆدەستی خۆم نەدەم. باشە چی بۆ کەسانە دەڵی کە زۆر تاخیر دێنە مزگەوت یان تەنانەت کە دێنە مزگەوتیش لە پشتەوە خەریکی قسەکردن یان هیچ سونەتەکان جێبەجێ ناکەن؟ وڵا داوا دەکەم ینی خوا هیدایەتیان بدا زوو بێنە مزگەفتی خێرێکی زۆرە و خێر دەستە خۆیان مەدەن چەند زووتر بێن خێرە بلۆ خۆیان باشترە ینی دڵیانیش خۆشتر دەبی پێ دوای ئەوەی کە زۆریانە من ئێستا دلم زۆر خۆشە کەس کاتم هەیە زوو بێمە مزگەفتی ینی کە درەنگ تێم دلم ناخۆش دەبی ینی کە سعات 12 لەگەر مەلای بێم زۆر پێم ناخۆشیان لە دلی خۆم. ڕۆژی جومعە هەز دەکەی لەکنەت و لە ڕۆژەکانی تر جیاوازە؟ زۆریش زۆر جیاوازە. چ شتێکی جیاوازە چ شتێکی جومعە دڵت خۆش دەکات؟ دلمان خۆش دەکات کە ڕۆژی جومعە ڕۆژێکی زۆر خێرە سونەتەکان سوورەی کەهف بخوێنی سەلاوەتی لەسەر پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم لێ بدەی زۆر شکابرێ گوتنی نیوڕانان زوو بێ دەوری سعات 11 دەونی بێ مزگەفتی قورآانی بخوێنی سونەتان بکەی دوعاام بکەی سەلاوەت لێ بدەی زیکر بکەی ئەو شتانە زۆر شتی پیرۆزن خێرێکی عەزیمە ئەگەر توانات هەبی لۆت بڕەخسێ. ئەتۆ جومعان نزیک چ وەختێک دێیت ینی خوای لە دەونی و هەتا 11 چی وای کردووە ئاواز زوو بێت هیچ حەدیسێکە گوێ لێ بۆ لەسەرەوەی کە دەزانم ینی زانم کە خێرێکی گەورەی و ڕۆژێکی پیرۆز مبارەکە ینی محاولە ئەەکەم زوو هەستم و زوج بگەمە مزگەفتی بێ. پێغەمبەری خوا دەفەرمێ ئەوەی کە زوو بێت وەکوێ قوربانیەکی کرد بێت نی حشتێکی کرد بێت بە قوربانی تۆ قەت هەوڵت داوە تەنها لە پێینەوە حەدیسێ زوو بێت؟ بەریارێوەڵە ئەمە ینی دەزانم کابرا گوتنی چەندە زووبەی خێری زیاترە وەکو حشتر هەتا دێتە هێلکەیەک ینی بەرخە و مەڕە و چێرە و مریشکە و هێلکێ و ئەوەنە هەموو ینی هەموو دەزانین تقریبا. ئێستا خەریکی چ سوورەتێکت دەخوێن؟ وڵی من سوورەت کەهفت خوێند؟ بەرێ سوورەی کەهفم خەلاص کردیەوە زا لە پاش سوورەی کەهفش ئەمن لە لاپەڕە 444 لەو سوورەتەوە دەست پێ یەکەم هێدیە چەندی مەجالم هەبی کابراایکی کاسبم چەندی مەجالم هەبی زار هەیە 2 ڕۆژە ناتوانم قورآانی بخوێنم زار هەیە ڕۆژێ دەتوانم 2000 قورآن 3000 قورآانی بخوێنم.
باشە مامە چی بۆ کەسانە دەڵی کە زۆر تاخیر دێنە مزگەوت تەنانەت ئەوەندە تاخیر دێن جاروێ بە ئەوە ڕناگەن هیوادارم زوو بهێن محاولە بکەن نەچن لە بندیواران دانیشن بێن لێرە زیکرێکی بکەن دوعای لە خۆ بکەن خێر و پاداشان دەبی بەشێک لە گەنجان دەبینین ئێستا لە دەرەوەی کە دێنە مزگەوت لە دەرەوە دادەنیشن نایەنە نێو حەڕەمی مزگەوت چ ئامۆژگاریەکیان دەکەی وەکو ئەهلیکی مزگەوت هیوادارم زوو بێنە مزگەفتێ لە خۆیان ذکر بکەن سنەتان بکەن لەخوا بپاڕێنەوە بەرچی خوا ڕەحم بە مەهم سلمانانەکە يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. روجك بيروز مباركة يعني محاولة أكم زو هستمو زوج بقامو مزقفتي به معام شو روج زمان كومرك أعدابي هي بكو بيغمبر فرمي صلاة خوش وشتن ونينو كردن بوني خوش لخودان زلو برجي خابين خو خاين كرنوا وخويندني سورة كهف من اللهو ومن التجارة والله خير الرازقين. يا أيها الذين بەڕێی من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی زمعە هەز بە دڵخۆشەش زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت ڕۆژی جمعە لە لای من وەکو جێژنە حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی بەڵام کە دێم 6-7 کەسی لێە جاروەیە حەسوودیان پێ دەبم حەزم لێ پێشەوانیش بێن. واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. ماما تۆ لە ڕۆژی جومعان چ کاتێک دەیتە مزگەوت و هەستێکی چۆن هەیە کە ڕۆژی جومعە دێت؟ ڕۆژی جمعە ڕۆژەشی زۆر خۆشە زۆر مبارەکە زۆر پیرۆزە خوش بە گەوری خۆ ڕۆژی جمعە لە ڕۆژەکان کە گەورەتر دانا لە مسلمانان خوش هەر کە دنیای دانا دووڕێ بە حەلەمی ئیشاندایە دووڕێ خەڵک مخەوە لە ڕێی باش ڕێ خراپە دۆ خۆشیان دەکری خراپەکەی دەگری خوا حەقی نێتوشن بەس ئەو داینە دەتون دەگری ناگری و ئەتکەی خۆتە ئەوە لە خوایەتی و کەم دەبتەوە هەر خوایەتی خۆشەر دەکاتن و ساحیب هەموو شتێکیشە. ئەتۆ ڕۆژی جومعان کوو بەسەر دەبێت یعنی بەگشتی ڕۆژ بەگشتی سبەنە دەسمە مزگەفتێ نوێژێ دەسمە جەماعاتێ نوێژی سبەنێ دێمەوە لە مارێ پارە دەمەوەیان دێمەوەیان نایمەوەی گەلە زاو لە لێرە دەمینیەوە سبەنن تا چێشت نوێژی دەکەم زۆر تەسبیحاتی دەکەم هەتا دەوری سەعات 8 و 9 ئەوانە هەنی هەرستم پارە ناناچی دەخۆم لاش خۆ دەشۆم جوان دوسر غوتبە لە خۆ دەردەکەم ڕاست دێم لە مزگەفتی ئەو ڕۆکان دەک تاخیرمە ئەوڕۆ هەموو غوتبان زیێ من ئێرانە لە بۆ من ئەوان منزناقا دەی پشتە خۆ بدەمە دیوارێگە نەخۆ ناتانە. باشە هەستێکی چۆنت هەیە کە دەبینی سونەتەکان تەطبیق دەکەی و دێ مزگەوت ئەی ئەگەر جومعە بۆت نەکرا شتانە بکەی عوزرێک تەبوو لەبەر نەکاس دەکەی جیاوازی هەیە لەگەڵ ئەوان ئەو ڕۆژانێکە نەک جەماعاتەکان ئەگەر لە مارێ ڕێک نەکەوی یان عوزرەکەم هەبیان پێم نەکرێ لەما نوێژم هە نەکردی ئەو لەما ئەو واز بەم نەکردیە عنی کە بە جەماعەت ناکەی وەخوێن بزان وە دەزانم نوێژم نەکردی ئەرێ وەڵا مامەچی بۆ کەسانە دەڵێ نەک جەماعەت هەر تەنانەت نایەنە خوتبەکانیش والله ئەوانە ئینشاءالله خوا هیدایەتیان دەداتن ئینشاءالله فێرم جەمع و جەماعات دەبن دێنە مزگەفتی هاتوێ مزگەوتەکەن ژیانە لەسەر بەرنامەی خوای دەبیتن. جومعە ماوە تۆ دڵت خۆش دەکا کە یعنی نوێژەکان بە جەماعەت دەکەی بە تاکید هەموو وەختێکی نەکرد زمان هەموو وەختێکی تو ژیان لەسەر بەرنامەی خوای مرتاحی لەبەر ئەوەی ئەتو ژیانت چی ئەتەدازۆنم وە خوا دووڕی لۆ بەشەری داناتوە ڕێی باشەکەی دەگری کاسی بەشی دەکەی خوا ڕزقەکەی دا خێر حەلا خێر نەیدا ئەویدای خوا پێڕازی بە قەنەعاتت هەبی مقنع بە مقنع لۆ بەشەری لە هەموو شتی مهمترە ئەی خوادای ئەوەوە ئەی خوا نەداتی ئەتو باش ئەگە دەورە من دەچی دەور بادەخوا بانانەشت بداتی خوا بەگە بەبێ کەلچی بی نەبی باشترە ئەدیەخە خۆر کابر ئەگەر دەعاە نانی بێکەل بکان ژێنەداتی ڕاست و سۆ بکەوتە ناوێ هەموو تێکرد پێکرد پاتنەوە باشە خرام خوا لەگەوەی دانێ خوا باشەکەی دانا خراپەکەشی لە خۆدا لە خۆ باشەکەی هەگرە و کاس بێشی بەعلاری خوا ڕزقەشی دایی خێر عەلە خێر نەیدایی لەسەر ئەوی دایی بێ ڕازی مقنعمە خوا ئەم عەبدی وتمە چکەی خۆت ئەمش دەبینی ئەتو دەبینی ئەوی دەبینی ئیسلام زۆر بەعیزەتە زۆر گەورەیە زۆر بەدینە بەس خەڵک بەخۆی بێسەر و بەرە دەستپانکردنەوە و دەعالایی بکە و ئەوە نییە و ئەوەی کاکە بێشی خۆی ڕاست. ڕۆژی جومعە هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ڕۆژی جومعە دێت؟ ڕۆژی جومعە هەموو ڕۆژەکان کە دێ مزگەفتەیە ینی
هەز بە خۆشیێکی زۆر یعنی بەتامەکەی ڕۆژی جمعەش ئەم برێن یعنی هەموو جەمعەکان تاخیر نەبوویمە چارێکێک 20 دقە پێش مەلای هاتیمە مزگەوت جار هەیە سعات پێش مەلای هاتیمە ئەوەڵان سنەتە مەسەلەن برێن سبەینان خۆ بشۆی غوسلەشی جاوەی بکەی جمعەی نینۆچی بکەی جلچی جوان دەبەرکەی بۆنی خۆت خۆشکەی و بێە سنەتانە دێت و جمعە تەطبیقی دەکەی بەرێ بەرێ سەش دەبینن جوانترین جلە لەبەر کردووە لە نێو خەڵگا دیاری بەرێرەوە لە جمعان ئەمن یعنی هەموو جمعشی هەتا خۆ نەشم ئیلاگە لە مارنم لە سەفەر بم مەگەن هەتا خۆ نەشم برم نایمە مزگەوتی جمعان نینۆکو خۆ خاوێنکردنەوە بۆن لە خۆدان و باشە چی بۆ کەسانە دەڵێ کە زۆر تاخیر دێنە مزگەوت خود بە کۆتایی پێدێت چه ئامۆژگاریەکیان دەکەی ئامۆژگاری هەموو سلمانانەکەم چەندی زوو بێن جمعان لۆ مزگەفتێ خێری زیاترە یعنی قازانجەکان لۆ خۆیە مەسەلەن کابراایەکە بینی ئیشەکی باشەکە ئەو باشەکەی لۆ خۆیە خراپەیەکە هەر لۆ خۆیتی یان لۆ کەس نییە خی گەورەش منەتی پێنی مەسەلەن کە دوو چاکەکەی خرە بەس چاکە هە چاکەکەت لۆ خۆیە نیە داوە لەو کەساناکەم ینی سبەینان برم نی سعات چارێگە 20 دقە پێشی مەلای بێنە مزگەفتێ خێرەکەی زیاترە و سپاسکەن بە خێر سەرچاو يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون ڕۆژێکی پیرۆز مبارەکە یعنی محاولە ئەەکەم زوو هەستم و زووگەرم مزگەفتی بێ بەعام شەو ڕۆژی جمعان کۆمەرێک ئادابی هەیە وەکو پێغەمبەرە فەرمێ سڵاتن خۆشوشتن خۆ نینۆکردن بۆنی خۆش لە خۆدان جلو بەرجی خاوین خۆخایەنکردنەوە بە خوێندنی سوورەتی کەهف من اللهو ومن التجارة والله خير الرازقين يا أيها الذين بەڕێی من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی جمعە هەز بە دڵخۆشەش زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت الله وذروا البيع ذلكم خير لكم ڕۆژی جمعە لە لای من وەکو جێژنە حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی بەڵام کە دێم 6-7 کەسی لێە جار وەیە حەسوودیان پێ دەبم حەزم لێ پێشەوانیش بێ وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون زۆربەی ڕۆژەکان هەدێمە مزگەفتێ چکە من بێ نوێژی فەرزەک نایەوە بەس و کاتان لە ئیشێمە ناچارم بەس بخوای بەڕاستی ینی یەک جاری نوێژێ جەماعەتم بچی زۆرم پێتون دەویتن باشە لە نێو هەموو نوێژانەی کە دەیکەی لە مزگەوتی ئینشەڵا خوای گەورە لێتی قبوڵ دەکات و بە پاداشی گەورە باشە ڕۆژی جمعە کە دێت ڕۆژی جمعە هەزەکەی جیاوازە لە ڕۆژەکانی تر بۆ تۆ ئادێک و خوراق زای چەند خۆشە ڕۆژمەکەی پێشەم دێتن نبخۆ ئامادەکەی سوورتیکە هەفغین شەوێ سەلاوات سپێن ساسەلم لێدەی دەبێت و خۆت ئامادەکە لەو سبەنی خۆ بشۆی بۆنی خۆشە خۆدەی دەبی چلی بەرجی خاوین لە بەکەی گەفتێ بەرێ ئادابەکانی ڕۆژی جمعە تا چەند تۆ پابندی بەم ئادابانە و ئادابانە جێبەجێ دەکەی هەموو جمعەکە جێبەجێم کردیە نابی جێبەجێ نەکەی کو دەبی ئەسانی مسلمان جێبەجێ نەکە نابیت باشە هەستێکی چۆنت هەیە کە دەبینێم ئادابانە جێبەجێ کردو لە مزگەوت ئامادەی حەزەکەی ئەمڕۆ جیاوازە لە ڕۆژەکانی ترکە کۆمەڵێ سونەتە تەطبیق کردووە بەڵێ تەبعان چکە سندەکە سندی پێ ساسە لەمانە دەبی ئەمە جێبەجێکەین تۆ چ کاتێک دەیتە مزگەوت لە ڕۆژانی هەینی بەخوات تا پێم بگرێت زوو دێم بەس زوو بێ هەر نەفەری لێە ئاچەند زوو بێ هەر نەفەری لێە ئاچەند زوو بێ هەر نەفەری لێ زەنازانی و پێشە بگنێ وای کردووە ئەوە نەزوویتە مزگەوت بەخوای گەورە پێوان دەفەرمی بە نەماری خوای ئاوادانکەنەوە ئێمەش دەبێت تاعاتی باتی بینە ماری خوای گەورە وەبی ئەوە ئیستقاممان نەبی لە خوای گەورە وەبی خوای گەورە تێدا بپرسین تۆ
تۆکو گەنجێک وەکو ئەهلێکی مزگەوت هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ڕۆژی جومعادی هەست دەکەی جیاوازە لە ڕۆژەکانی تر بەتەکید جیاوازی زۆر لەگەڵ ڕۆژەکانی تر یعنی وەکو بەڕێی من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی جمعە ینی ئەتوو وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرێت چەندی زوو بێی ئەوە خێر و پاداشتی زیاترە. تۆ جمعان چ کاتێک دەیت زووتر لە مەلادیت زووت لە ئیمام و خەتیب دەیت؟ وەڵا زۆر زوو دێم یعنی تقریبا سعاتێک زووتر ئەوە. باشە حەزەکەی جمعە یعنی کە ئاواز زوو دێتە مزگەوت هەستێکی خۆشتریان ئەو ڕۆژێت خۆشتر دەبێت تەنانە دڵ خۆشتر دەبێت؟ بەتەکید ینی فەرقی زۆرە لەگەڵ ڕۆژەکان کە ینی هەست بە دڵخۆشەشی زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت. گەنجانە دەڵێیان بۆ کەسانە دەڵێ کە تاخیر دێنە مزگەوت تەنانە ئەوە تاخیر دێن مامۆسا لە کۆتاییەکانی وتارەکەیەتی. بە خودای هیوادارم چەندی زوو بێن ینی ئیسیفادەی زیاترە سوودی زیاترە داوای دەکەم زوو بێن. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. روجك بيروز مباركة يعني محاولة أكم زو هستمو زوج قالوا مسكفتي به. معام شو روج جمعان كومرك أعدابي هي بكو بيغمبر فرمي صلى الله عليه وسلم خوشوشتن خونينو كردن بوني خوش لخودان زلو برجي خابين خو خاين كرنوا وخويندني سورة كهف. من اللهو ومن التجارة والله خير الرازقين. يا أيها الذين بەڕێی من وەکو نوێبوونەوەک وایە ڕۆژی جمعە هەست بە دڵخۆشەشی زۆر دەکەی کە زوودەی لە بۆ مزگەفت. ڕۆژی جمعە لە لای من وەکو جێژنە حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی بەڵام کە دێم 6-7 کەسی لێە جار وێ حەسوودیان پێ دەبم حەزم لێ پێشەوانیش بێ. واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. بەڕاستی ڕۆژی هەینی زۆر ینی خوای گەورە پاداش داتەوە چەندی زوو بێی خێرەکە زیاترە یەکەم کەس بێی خێری یەک حشترێت دەگاتێ ینی حشترە کرد لە هەردی داوە. باشە هەزەکەی ڕۆژی جمعە یعنی لای تۆ جیاوازە لە ڕۆژەکانی تر هەست بەو جیاوازە دەکەی لەکە لە ڕۆژی جمعەدا هەیە؟ بەڵێ زۆر ینی دڵم خۆشترە و ئەم هەردەم دڵم خۆشە برا گەورە. باشە یاڕەبی هەر لە دڵخۆشی بمێنێت و ئینشەڵا قەت دڵە ناخۆش نابێت و خی گەورە لە ڕۆژی قیامەتیش لە بەهەشت دادەنێ بووی لەوێ شەرت بە دڵخۆشیەوە بمێنیتەوە. باشە تاچەنە سونەتانەی جمعە تەطبیق دەکەی لە کاتی هاتنە زوو مزگەوت خۆشوشتن نینۆ خورتان؟ وەڵام من پێشی بێمە نوێژی هەینی خۆم جوان ئەشوم بۆن لە خۆم ئێستا تقریبا سێنەوە ئەبوونم لە خۆداوە بۆنێک خۆشش باشە کە دەیتە جمعە لە مزگەوت چیەکەی زیاتر؟ وەڵا سونەت دەکەم و سەڵاوە لەسەر پێغەمبەری دەم صلی الله علیه وسلم چونکە ڕۆژی هەینی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر یەکێک سەڵاواتێک من لێ بدا خوای گەورە 10 سەڵاواتی لەسەر لێ دادەن یعنی سەڵاوات. باشە چی بۆ کەسانە دەڵێی کە تاخیر دێنە مزگەوت و نەک تاخیر تەنانە جاری وە هەیە بە چاوی و بەخەوە دێنە مزگەوت لە ڕۆژی جمعە؟ داوا لە خەڵکی هەولێر دەکەم خاصەن ئەو منتیقای گەڕەکی ئاری زوو بینە مزگەوت چکن ئەزریان زیاترە خێرەکەیان زیاترە. ڕۆژی جمعە لای تۆ ڕۆژێکی چۆنە هەزەکەی ڕۆژێکی جیاوازە لە ڕۆژەکانی تر؟ ڕۆژێکی زۆر خۆش. خۆشێکی لە چیە یعنی؟ لەوەی مامۆستا قوتبە لۆ دەخوینتەوە قسە لۆ دەکا عالەمەکە خڕ دەبیتەوە ینی خۆشە بەڕاستی تەماشا و خەرکەی دەکەی هەموو زۆر خۆشە. هەمووی پێکەوە خەریکی عیبادەتی خوای پەروەردیگارن ینی هەر لە خۆیەوە دڵت خۆش دەبێت. قسەی ناکە هەموو عیبادەتی خوای دەکا هەموو لە خۆ زکری دەکات نوێژی دەکا قورئان دەخوێنی ئەوە زۆر خۆشە یادی خوای دەکەیەوە. جمعان چ کاتێک دەیتە مزگەوت؟ وەلا ئەوە تا دەوری 11 سونەتەکان تەطبیق دەکەی خۆشوشتنە خۆ دەشۆین
دەرس و دوایە دەین دەسوژە خۆ دەسۆین دەین سعات 11 تێدەپەڕی و کمە و زیادە باشە چی بەو کەسانە دەڵێ کە زۆر تاخیر دێنە مزگەوت مامۆسا خودبەی کۆتایی پێدێنی اینجا دێنە مزگەوت بینی ئەگەر ئیشی هەبی ئەگەر نەمایسان بێ ئیش بیتن 11 لە خۆ دەیتە مزگەوتی و لە خۆ دادەنیشی زکری دەکە و سەر ئاواتی لێ دەدە و زکری خوای دەکە و هەتا نوێژ دەبی دوایش ماوەسا خۆدوای دەخوین تۆ نوێژی دەکەی و دەچێەوە يا ربي خوي قول قبولك إن شاء الله دست خوش بسباس دك يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين تۆکو مسلمانێکی شاری هەولێر هەستێکی چۆن هەیە کە دەبینی ڕۆژی جومعە دێ هەزەکەی جیاوازە لە ڕۆژەکانی تر بەڵێ ڕۆژی جمعە لە لای من وەکو جێژنە بەرێ وەکو جێژن وایە ینی کە ڕۆژی جومعە دێ شەوی پێنجشەم لەسەر جومعە هەستێکی جیاوازت هەیە لە شەوەکانت جیاوازە هەز دەکەم زۆر زۆر خۆشەوە دەزانم هەر فێل و جێژنەی دەڕوە باشە تا چەند خۆت ئامادە دەکەی بۆ ڕۆژی جومعە ینی کە پێشەوەی بچیتە مزگەوت چیەکەی وڵی خۆمان دەشۆین و خۆمان بۆن خۆش دەکەین و چجلکەک جوانبی جێژنەی لەبە بکەین ڕۆژی جمعەش لەبەر دەکەین لە بۆ مزگەفتێ باش ئێستا دەبینم قورئانت دەخوێن چ سوورەتێکت دەخوێن وڵا بیدایەتی سوورەتی کەهف دەخینین دوایش ئەتا مەلابەنگ دەدا سوورەتەکانی کە ئینشاءالله وەکو سونەتێک سوورەتی کەهف دەخوێنیت بەرەبەرێ سونەتە هەر خێریشی زۆرە شەوی پێنجشەم و جمعان هەتا نێژی نیوڕانێ سوورەتی کەهف بخینی هەر خێری یەکجار وەلەو هەتا مەغریبێش دەمینێ بەڵام ئەگەر هەتا پێشی مەلا خودبەی بدابی خینی خێری یەکجار زۆرە باشە تۆ چ کاتێک دەیتە مزگەوت زیاتر لە ڕۆژانی هەینی چەند پێش مامۆسایی وتار خوێن دەیتە مزگەوت حەزم لێ پێش هەموو خەڵکی بێمە مزگەفتی بەڵام کە دێم 6-7 کەسی لێە جاروەیە حەسوودیان پێ دەبم حەزم لێ پێشەوانیش بێم باشە چی وای کردووە تۆ نەحەزت لێبێ ئەوە زوو بێتە مزگەوت پێغەمبەری خوا دەفەرمووی ئەوەی زوو بێتە مزگەفتێ خێری دەگاتێ خێرەکە بەقەت حشترێکە ئەوەی لە تاخیرتر بێ دەبێت هێدی بچووک دەبێتەوە تا دەبێتە خێری هێلکەیەک ئەنی ئەو حەدیسە وای کردووە کە تۆ زوو بێتە مزگەوت بەڵێ ئەو حەدیسە صحیح و 100% وایە باشە ئەمڕۆ هەزەکەی خێری حشترەکەت گەیشتووێ ئیشاءالله خوای گەورە بێ بەشمان ناکە لەو خێرە باشە چی بەو کەسانە دەڵێ کە زۆر تاخیر دێنە مزگەوت ینی لە کاتانێکی نزیک مامۆسا خەریکە بەسەر مینبەرکەوی اینجا دێنە مزگەوت پێت وایە ئەو هەستیان بۆ دروزە بێ لە کەسێک کە تەواوی سونەتەکانی جێبەجێ کردووە نەخێر تام و لەزەتی جمعی زوو بێ مزگەفتێ لەوەش بێ کە نەمە چەند لە مامۆستای نێزیک بی ئیسیفادە وەردەگری ئێ جمعە بۆچیە دەبێ ئیمانت شعانکێوە ئەگە تو ئەگە تاخیر هاتی و جێت لە مامۆستای نەبوو ئیسیفادەت نەکردی بۆ هاتێ نێژی جمعە ئەی لۆ نێژی جمعە بووە بە 2 ڕکعات لەبەرەوەی زوو لە مامۆستای نزیک بی و زوو بێ و ئیسیفادە بکەی و ئامۆژگاری چێ بۆ کەسانی کە تاخیر دێن هیوادارم هەر خەڵکێک هەر کەسێک بە خۆی دابست و هەر گەنجێک هەر پیاوەک مناڵەکەی خۆی بینی و خۆی خاوێن و بەیان کاتەوە بە خاوێن و بەیانی بێتە مزگەوت زووش بێ لەبەرەوەی خێرەکەی یەکجار زۆرە ئەو دنیای هەر دەقەتێ بەڵام ئەدی قیامەت خۆشەویستانەمەوەی گوێویستی بوون پامی بەشێک لە نوێش خوێنانی یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر بوو کە زۆر بە خۆشحاڵیەوە پێیانوا بۆ ڕۆژی جومعە یەکێکە لە جەژنەکانی مسلمانان ینی بە جەژنی فەقیران پێغەمبەری خوا ناوینایە و ئەوە پەیامیەوان بوو بۆ ئێوەی خۆشەویستمان گواستەوە بەو ئەندازەی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عەزیز تا ئەڵقەی تروتەوەرەیەکی تری بەرنامەی بەفەڕ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ